ئەمێ بزانم ئەو پێشەلکاریانی کە لە بواری یاسادا دەکرێت لە هەرێمی کوردستانی عێراقدا ئەمە شتێکی بە بەرنمەیە یاخود کەم تەرخەمی و تێنەگەیشتنە لە یاسا. بەڵێ سپاس بۆ جەنابتانەوە بۆ بینەرانی بەڕێزیش بە تایبەتی کە قسە لەسەر بابەتی یاسا بکەین و سەروەری یاسا بکەین بەڵێ لە کوردستانی عێراق حیزبی حکومڕان ساڵانێک بە بەرنامە کار لەسەر ئەوە ئەکا کە خۆی لەسەر و یاساوە بێ بە عملی ئێمە بینیمانە کە بەرنمەیان هەیە بۆ خۆیان لەسەر و یاساوە بن و بچووکردنەوە و تەحجیمکردنی یاسا و دام و دەستگا یاساییەکان. وەکو بڵێ ئەگەر کەم تەرخەمی بێ کەم تەرخەمیش لە ڕووی قانونیەوە ئەگەر بێتە هۆی پێشەلکاری ئەمەش بە تاوان ئەژمارەکرێ ئەگەر بڵێ تێنەگەیشتن بێ تێنەگەیشتنیش عوزر نییە بۆ ئەوەی تاوانێک یا پێشەلکارێکی یاسایی ئەنجام بدرێت. لەبەرەوە ئەمەی کە ئەکرێ لە دوای ڕاپەڕینەوە بە تایبەتی بەرنمەیەکی منەظەمەی حیزبی حکومڕانە بۆ ئەوەی کە خۆیان لەسەر و یاساوە. ئەمە بۆ لایەنە فەرمانڕەواکان لایەنە سیاسیەکانی تر چ ڕۆڵێکیان هەبووە؟ بەڵێ بێگومان لەبەرەوەی لایەنی فەرمانڕەوا ئێستا لە تەحجیمی وەکو بڵێن سنووری بۆ موئەسەسات داناوە و خۆی لەسەر و لە هەرێمی کوردستان ئەو دەسەڵات و هێز و قوتەی کە بەدەست لایەنی فەرمانڕەوا هەیە مانایەکی بۆ دام و دەستگاکان نێشتوێتەوە. لەبەرەوە لایەنە سیاسیەکانی تریش بەردەوام هەوڵیان ناوە بۆ ئەوەی کە بینیمانە هەوڵیان ناوە بۆ ئەوەی سنوورێک بۆ ئەمە دابنرێت جارێکی تر دام و دەستگاکان هێز و دەسەڵاتی خۆی بە فعلی بۆ بگەڕێتەوە، بەڵام ئەوەی کە ئەبینین ڕێگری لێکراوە و ناهێڵڕێت. لەم سەروەختەی جیهاندا شەڕی دژی تێرۆریزم لە زۆر ناوچەی جیهاندا هەیە لە زۆربەی بەشەکانی جیهانیشدا یاسای تایبەت هەن بۆ دژاتیکردن و بەرەنگاربوونەوەی تێرۆریزم. لە هەرێمی کوردستانیش یاسای دژە تێرۆر هەیە. ئەم یاسایە بۆ بەمایی سەقامگیری زیاتر و هێنانە ئارامیەک لە لای خەڵک یاخۆ ئەم یاسایش بەکارهێنراوە جارێکی تر بۆ پێشەلکردن. زانی چۆنە کاک بەڵام جارێ ئەسڵەن ئێستا هەرێمی کوردستان یاسایەکی نییە بە ناوی یاسای تیرۆرەوە، چونکە یاسای تیرۆر لە مانگی تەمموزی ساڵی 2016 ماوەی جێبەجێکردنی بەسەر چوو لە غیابی پەرلەمانە ئێستا ئێمە یاسایەکمان نییە بە ناوی یاسای تیرۆر کە زۆر گرنگە لەم ساتە وەختەیە لە شوێنێکی گرنگ و حساسی نزیک لە تیرۆر و ئەوان کە هەرێمی کوردستانە. بەڵام ئەگەر باز لەسەر ئەوە بکەین نەک یاسای تیرۆر یاساکانی تریش حیزبی حکومڕان بەکاری هێناوە وەکو قەڵخانێک بۆ پارێزگاریکردن لە خۆی. ینی ئێمە چەندان سەدان نمونە و هەزاران نمونەمان هەیە لەوەی کە دەیان نمونە زیاتر هەمانە لەوەی کە لە یاسای تیرۆرە ئەندام و لایەنگرانی حیزبە سیاسیەکانی غەیری خۆیان بڵین لە هەرێمی کوردستان دراون بەدادگا نەک هەر لە یاسای تیرۆر یاساکانی تری وەکو ڕۆژنامەنووسی و هەر یاسایەکی تر بە ئارەزووی خۆیان کە ئەویان کردبێ بەکاریان هێناوە بۆ پارێزگاریکردن لە خۆیان و تەسفی بەرامبەر. هەمیشە پەیوەندێکی ئۆرگانی هەبووە لە نێوان پەرلەمان و دەسەڵاتی دادوەریدا. لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا پەرلەمانی هەرێمی کوردستان توانیوێتی ئەو پەیوەندی ئۆرگانیە دروستکە ئەگەر نەی کردووە بووە. کاکێ بەڵێن کێشەی هەرێمی کوردستان ئەوەیە دەسەڵات وەکو باسم کرد لای دامەزراوەکان نییە، دەسەڵات و هێز لای حیزبە. یعنی ئێستا مانایەک نەماوەتەوە بۆ ئەوەی یعنی کێشە سەرەکیەکە ئەوە نییە کە پەیوەندی ئۆرگانی هەیەیان نییە. پێم وایە گەر ئەو پەیوەندیە نەبێ بە ئاسانترین شێوە چارەسەرە بێ. بەڵام ئێمە گەربینە سەر کێشە ئەساسیەکە کێشەی ئەساسی لە هەرێمی کوردستان ئەوەیە کە هێز و دەسەڵات لە لای حیزبێکە حیزبێکە بڕیاری یاوە باشترین نمونە پەرلەمانی پەکخستووە لەبەرەوەی کە پێویستی بەکاری خۆی هەڵبسێ. هێزێکە حکوومەت ستافی لایەنێکی سیاسی ئێزن ناوە بۆ ماڵەوە و ئەمە یعنی نمونەیەکی زەقە بۆ ئەوەی کە لە وڵاتی ئێمە بە هیچ شێوەیەک ڕێگە نادرێ دامەزراوەکان بەکاری خۆیان هەستن. ینی بۆ نمونە سەرۆکی پەرلەمان لە پردێ لە بازگەی پردێ ڕێگەی لێ ئەگیرێ ئەو هێزەی کە ڕێگەی لێ ئەگرێ ئەگەر قانون سەروەر بێ یاسا سەروەر بێ ئەبێ ئەو هێزە پارێزگاری لە سەرۆکی پەرلەمان بکە. مانایکی کە تۆ پێم دەڵێ یاساکان ئەگەرچی بوونیشیان هەیە بەڵام جێبەجێ ناکرێن و خەڵکیش لە بەردەم یاسادا چون یەک نی. بە تەکید خۆی سەروەری یاسا بێتە هۆی بەدیهێنانی دادپەروەری. دادپەروەریش لە کۆتاییە خۆشگوزەرانی لە کۆمەڵایەتی لەکەوێتەوە. بەڵام لە وڵاتی ئێمە بەداخەوە وەکو باسم کرد یاساکان بۆ قەڵغانێک وەکو بۆ خۆیان بەکاریان هێناوە
و هەمیشە ئامادە نەبوون بچنە بەردەم یاسا و ئەمە ژوای کردووە دادپەروەری و بۆ جێبەجێکردنی یاسا بەرقەرار نەبووە نەخێر. بەرقەرار نەبێ. زۆر سپاس دەکەم کاک فەرهەنگ. سپاس بۆ جەناب. زۆر سپاس.